لە ساڵی 2020 عێراق لە ڕیزبەندی خراپترین وڵاتەکان بوو لە ڕووی گەندەڵیەوە. بە جۆرێکی تر لە ئاستی وڵاتان ڕێژەی سفری بەدەستهێناوە لە چاو ئەو وڵاتانەی خاوێن و گەندەڵیتیاندا نزیکە لە سفر. مامۆستایەکی زانکۆ دەڵێت گەندەڵی لە عێراق و هەرێمی کوردستان بە سیستەم ڕێکخراوە، زۆربەی سێکتەرەکانی داپۆشیوە و ناشواندرێت لێپێچینەوە بکرێت، چونکە لە هەر سێکتەرێک گەندەڵی کرابێت چوارچێوەیەکی یاساییان بۆ دۆزیوەتەوە و پەردەپۆش کراوە. گەندەڵی لێرە بەوە ناگیرێت بەو پێناسە قانونی کە بۆی کراوە ئەڵێ بەکارهێنانی دەسەڵاتی گشتی، یعنی کەسێک ڕەشوە وەرگرێت، کەسێک دەسەڵاتەکەی خراپ بەکاربێنێ بۆ بەرژەوەندی تایبەتی زۆر قورسە. ئەمە لە هەرێمی کوردستانە زەحمەتە، گەندەڵی ئیداری پێ ئەڵێن نییە. ئەو گەندەڵی کە هەیە لە هەرێمی کوردستانە گەندەڵی جۆرێکە لە گەندەڵی سیاسی لە پشتی پەردەوە ئەکرێ، لە پشتی دەرگاوە، یعنی لە ژوورێکی داخراوە ئەکرێن نازانی. نمونە زۆرە، یعنی نمونە بۆ نمونە لە بواری احتیکارە، یعنی ئەگەر بێت و باز لە احتیکار بکەین زۆر بە شێوەیەکی سیستەماتیک یەک کۆمپانیا یا دوو کۆمپانیا هەیە بۆ نمونە دەرمانە هێنێ یا مەوادی خانوو هێنێت، یعنی شتێک هێنێ کە هاوڵاتیان پێویستی سەرەکیانە، یعنی کۆمپانیایکی کە ناتوانێت ئەو شتە بکات کە ئەی هێنێ لێرە ئەیفرۆشێ بە هاوڵاتی، یعنی هەموو هاوڵاتیەک ئەبێ پارەی زیاتر بات لەبەرەوەی یەک کۆمپانیایە، جۆرێک لە منافەسە نییە کامەیان زیاتر نرخەکەی کەمتر بێت من بچم بیکڕم، شتی وانە یەک شێوە، ینی کۆمپانیامان هەیە احتیکارەکەی زۆر فراوان بۆ ئێستا. سەرڕای ئەوەی بەشێک لە پەرلەمانتاران بە بەڵگە و داتاوە باز لە بوونی گەندەڵی دەکەن لە وڵات، بەڵام گویان بۆ ناگیرێت و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانیش با کەمتەرخەم دەزاندرێت بۆ بەدەداچوون بۆ ناوەڕۆکی ئەو راپۆرتانەی لەسەر گەندەڵی پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان دەکرێت. نۆی کانونی یەکەم وەکو ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵی دەستنیشان کراوە، بەڵام لە هەرێمی کوردستان هەر کەسێک ڕوبەڕووی گەندەڵی بێتەوە تۆمەتبار دەکرێت و بەلادەر و ئاژاوەکێر ناو دەبرێت، چونکە تاخمێک لە دەسەڵاتداران شەرعیەتیان داوە بە گەندەڵی. زیاد لە 2 ساڵ تەمەنی ئەم کابینەیە هەمان سیاسەتی کابینەکانی پێشوو بەڕێوە بە گەندەڵی نەک هەر قەبارەکەی کەم نەبووەتەوە بەڵکو قەبارەکەی گەورەتر بووە. سادەترین ئەرکەکانی بواری شەفافیەت یاسای بودجەیە 9 ساڵە نییە و ئەوە 2 کابینەشە ئەم کابینەیە یاسای بودجە نانێرێتە پەرلەمان، داهاتەکان ئاشکرا ناکە، خەرجەکان ئاشکرا ناکە، شەفافیەتی نییە لە داهات و خەرجیە، هەر زۆر بە ئاشکرا گەندەڵی گەورە لە خاڵە سنووریەکانە هەیە و داهاتەکان لە شارەکانەوە وەک ئەوەی کە هەیە ناگەڕێنەوە خەزێنەی گشتی و دۆسیەکانی گەندەڵی ئەوانەشی کە سەرەداوێکیان دەسەکەوێت ناجوڵێنرێن، پاڵپشتی ناکرێن و لە پەرلەمانەوە زۆرینەی پەرلەمانی ڕێگە نادا و پەرلەمانتاران کار بکەن بەپێی بنەماکانی کاری پەرلەمانی لە دۆسیەکانی گەندەڵیە. تەنانەت هەر لەسەر ئەوەش سەرۆکی لیژنەی دەستپاکی لە پەرلەمان وازی لە کارەکەی هێنا خات و شیرین و دەستەی دەستپاکی دەستەیەکی لاوازە و کێشە و گرفتێکی گەورە هەیە کە لەمپەر لە بەردەم دامەزراوەکانی چاودێریە بۆی بە ئەرکی خوان هەستن. بۆ نمونە تا ئێستاش دەسەڵات ڕێگە نادا دیوانی چاودێری دارایی کە یەکێکە لە دەستگاکان بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ڕێگە نادا پشکنین وردبینی بۆ دۆسەی نەوت بکە. گەندەڵی و بەهەدەردانی سامانی گشتی وڵات ئەگەر لەلایەن بەرپرسانی باڵاوە نەکرێت و ئەو قاچاقچێتەی لە سنوورەکان باسی لێوە دەکرێت، کار ئاسانی بۆ نەکرێت، هیچ کەسێکی ئاسایی ناتوانێت دەستی بۆ بەرێت. بۆیە تاکە چارەسەر بۆ بنبڕکردنی گەندەڵی ئەوەیە هاوشەی وڵاتی دانیمارک کە بوونی گەندەڵی لە ساڵی 2020 تیایدا سفر بوو، هەنگاوەکانی ئەوان ئەوە بوو فەرمانگە بە فەرمانگە، دامەزراوە بە دامەزراوە گەندەڵیەکان بنبڕکران تا گەیشتە ئاستی سەرەوە، بەڵام لە هەرێمی کوردستان هیچ ئەنگاوێکی لەم جۆرە تا ئێستا نەندراوە. ڕامی عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.